بەڕاستی خوای گەورە هەمیشە ئەڵێ بۆ نمونەیان ئێمە خۆمان دەڵێن خوای گەورە ئەگەر ئەندامێکی جەستت لێوەربگرێتەوە ڕەنگە ئەندامێکی ترت کارا بکات و بەهێزتری بکات. یعنی ئەم قسەی زۆر ڕاستە، کوردەمێ ساڵان قسەی کردووە. تەماشاکە ئێستا ئێمە ئەزمموی خاوەن پێداویستێکی تایبەت کە بەڕێزیان نابینان لەلامانە توانیوێتی لە پۆلی دوانزەی ئامادەیی کۆنمرەی 96 بەدەست بێت کە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی مەزنە و من ئەکرێ بڵم سەی بەدەستێنەوە چکە 4 پوینت هیچ نییە لە هەرچەنە بەداخەوە پوینتێک بۆ وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکان زۆرە، بەڵام من ئەڵام سەی هێناوە خەڵاتی زێڕنیشی وەرگرتووە لە پای ئەم بەدەستێنانی نمرەیی و بێگومان داهێنانێکی نوێژ وەکو ئامێری برایل و واتە چاپی برایل ئەو نووسینەی کە نابینیان دەسێ خەنە سەر کەمێک زبرە ئەوەی کە ڕەنگە نەیزانێ و دەنگیشە. ئێستا ئەم داهێنراوەش باز دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕاکۆ ئەحمەد بەڕێزان خوێنکارن و ئێستا لە ئەستۆدیۆ لە لامان میوانە. کاک ڕاکۆ بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. بەخێر بێ، پیرۆزبایی و لە یەکەین دەستە خۆش بێ. سپاستانەکەم. یاخوا دەست خۆش بە کاکە ڕاکۆ جار. دیارە کاک عوسمانیشمان لەگەڵ مامۆستا عوسمان مستەفا سەرۆکی ڕێخای ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینان پێما بێت بەهۆی کێشەی ڕێگاوبانەوە کەمێک تاخیر بووە. گەیشتە لامان لەگەڵی شاخساکەین. کاک ڕاکۆ ئەزمونێکی خۆتمان بۆ باسکە. ئەزمموی سعیکردنی کاک ڕاکۆ بە نابینایی و لە پۆلی دوانزەی ئامادەیی چۆن توانینەوە 6 بەدەست بێنی. سپاس دەکەم. سەرەتا زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم و زۆر سپاسی کەناڵی کورسا دەکەم کە هەمیشە ماڵی هەمووان بووە و بە تایبەتیش ماڵی نابینایان و کەمەندامان سێ تایبەتەکان بووە کە مەتوانیمانە لێرەوە دڵنی خۆمان بگەێنین. من بیرمە ئەو کاتای یەکێک لە راپۆرتەکانی کورسات نیوزیش زۆر دەنگی دایەوە، بەڕاستی وای کرد کە دەنگی ئێمە زۆر زیاتر بگا چونکە من کۆنمرەکەم هێنا بوو، بەڵام بەداخەوە ئەو وەختە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەت و ئەو لایەنانەی معنین بەو بابەتانە گرنگیان نەدا بەو بابەتە. واتە ئێستا کاگاری قسەیەکی زۆر جوانی کرد. ئەو نمرەی کە ئێمەی هێنین بەڕاستی من نەک بەڵام باسی خۆم بکەم، تەنانەت نابینا کە هەشتاکانی ژێنێ کە نەوەتی ژێنێ بەڕاستی زۆرە بە بەراورد بە کەسێکی ئاسایی یان کەسێکی بەڵڵەبەت. چونکە بۆچی ئێمە نابینایە کە ئەوێ کۆشش بکە، ئەوێ سعی بکە لەوانەکانیە منهەجەکان بابەتەکانی بە تۆمەرکراوی لە بەردەستان نییە کە مەفروزە لە بەردەستیا بێ. تەمەن ساڵانێکی زۆرە وەزارەتی پەروەردە هەوڵ بۆ ئەمە ئەدا، بەڵام بەداخەوە تاکو ئێستا جێبەجێ نەبووە کە زۆر ئاسانە ئەو کتێبانەی کە با بڵین دەرئەچێت ساڵانە لە وەزارەتی پەروەردەوە مامۆستایەکی تایبەتمەند بۆ بوارە ئەتوانێت تۆماری بکە. من یەکێ بووملوانی خۆم هەوڵی تۆمارکردنی منهەجەکانی خۆمم ماوە کە ئەمە وا ئەکا تەرکیزی تۆ لەسەر سەعیکردن نەمێنێ. بۆچی تۆ کەسێکی ئاسایی کاتێ سەعیەکە کتێبێک و ملزەمەیەکە شتێکە لە بەردەستایەتی ئەی خوێنێتەوە کۆشیتیاکە، بەڵام من ئەبێت تەنانەت هەوڵ بم وەکوە من هەوڵ بم ئەم کتێبە بە چاپیش بگەێنم، من ئەبێ هەوڵ بم بە کەسێک بۆم تۆمارکە، تۆمارکردنەکەی خوا بکە غەڵەتێکی تیانە بێ، خوا بکە یعنی بەو شێوەیە بێ کە من بتوانم پێی مرتاح بم و سەعیتیا بکەم. بۆیە بەڕاستی بۆ نابینایەک زۆر قورسترە کاتێککە ئەم کۆنمرەیە هێنێ. بەڵام سپاس بۆ خوا ئەوەی کە وای لە من کرد ئەو کات هان بدرێم. حەزمە کرد هەمیشە بۆ نمونە من لە بابەتێکا کە هەوڵەیەم کە ئەسپی خۆمی تیاتاوە دەم، حەزمە کرد لە وەکو تەلەبە چاوساغەکان وەکو خوێندکارە ئاسایەکان ئەو هەمووە کاتە ئەیانود یەکەمی هەرێمینیان یەکێکین لە ئەوائیلەکان بۆچی نابینایەکیشی تیانە بێ. بۆتیای نەبێ. کاک ڕاکۆ مامۆستا عوسمان هاتووە. عوسمان بێنە بۆ ئێرە ڕۆشنایی دڵە مامۆستاگیان بەخێر بێ سەر چاو. مامۆستاگیان بەخێر بێ. زۆر سپاس مامۆستاگیان. ببوورە دای لێ مامۆستاگیان زۆر بەخێر بێ. دیکانەمان هەیە بەزبی. بەخێر بێ مامۆستاگیان. زۆر بەخێر بێ. ساعتان باشە شکوێت. بەخێر هاتی سەر چاو. شایلانەخان. تۆ چۆنی مامۆستاگیان؟ زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ. دای لێ بردنەوەیە زۆر بەخێر بێ مامۆستاگیان. زۆر بەخێر بێ. زۆر سپاس. عوسمانیش سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵە بۆ خزمەتی نابینایان دووبارە بەخێرات. زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ سەرکەوتن من. لەگەڵ کاک ڕاکۆیان بەردەوامە بین. کاکە ڕاکۆ پێمان بڵێ ڕۆژانە چەند کاتژمێر تۆ سەعی کردووە؟ بێگومان ئەو ڕۆژانەی کە بمویستە کۆشش بکەم یان سعی بکەم لەوانەکانە
طبعا من پێم وایە تەلەبە پێویست ناکە خوێندکار پێویست ناکە پلانێک بۆ خۆی دابنێ خۆی ببەستێتەوە بەمەوە بڵێ ئیلا ئەبێ لە ڕۆژێکە ئەوەندە بکەم من پێم وایە مرۆڤ جاری وا هەیە هەر تەنانە دێمە خۆمان بەیانی وا هەیە هەڵەسین لە خەو مەزاجێکی جیاوازترمان هەیە مودێکی ترمانەیە بۆ من ئەمە یعنی بە پێ ڕۆژە گۆڕا بێگومان ڕۆژی وا هەبوو توانم هەبوو زۆر زیاتر زیاد لە ڕەنگە 10 کات ژمێر 12 کات ژمێر بگرە زیاتریش بگرە بۆ 15 کات ژمێر بەردەوام بم لە کۆششکردن بەڵام هەر لەو 40 ڕۆژەی کە خوێندکار ئیزنەدرێت بۆ کۆششکردن ڕۆژی وە هەبوو تەنانەت هیچ سعیم ناکرد واتە بە خوێندنی برایل ئەت خوێنیان بەس دەنگی کتێبی دەنگی سیستەمەکە چۆنی بوو باسێکی ئەومان بوو بێگومان ئێمە وەختێکە لە پەیمانگای ڕووناکی تەلەبە بووین بەهۆی جەنابی مامۆستا عوسمان کە ئێستا جەنابیان خۆی لێرن و ئەو مامۆسانەی کە لە پەیمانگا بووین ئێمە بڕایل فێر بووین واتە تەنانەت ئەو بڕایلانەی لەسەر بابەتی دەرمانەکانیشن بابەتی حەبوو کەپسولەکان ئێمە ئێستا توانین بیان خوێنینەوە بەڵام بۆ مەسەلەی منهەج ئێمە لە ئامادەیی بێگومان تێکەڵاوی خوێندکاری ئاسایی ئەبینەوە واتە لە قوتابخانە ئاسایەکان درێژە بە خوێندنمانەی لێرە ئێمە بابەتەکانمان بە بڕایل بەدەست ناکەوێت بۆیە تەنها بێ بە تۆمارکراوی لە بەردەستمانە بێت و ئێمە بە بڕایل نەمانە خوێن وەختێک کە تەلەبەی ئامادەی بوون و بە تایبەتیش لە پۆلی 12 چکە وەزارەتی پەروەردە ئێماڵین بابەتەکانی بە تۆمارکراوی تا ئێستا نەخسۆتە بەردەست جا وەرە بیر لە بڕایل کاتەوە ئەمە هەر زۆر ڕاستە دەستە خۆش بێ مامۆستا عوسمان بابینە لای بەڕێزت دووبارە بەخێر هاتی سپاسانەکەم ببەخشن سەر چاوان مامۆستا گەر هەڵانە بم دوێنێ خەڵاتی زێڕین بەخشراوەتە خوێندکارە نابیناکان باسێکیەوەمان بۆ بکە چەند خوێندکار بوون کە توانیوانە پلەی باش لە قۆناغی 12 بەدەست بێنن بەناوی خوای گەورە و میهرەبان جارێکی تر خۆشحاڵ بووین کە لە شاشە ڕەنگینەکەی کورسات خۆمانە بینینەوە چونکە هەمیشە پشگیری هەموو ئەو بابەتانە بووە کەوا ئێمە ڕۆژە لە ڕۆژانەکە کارمان لەسەر کردوێ ئەمە جێ شانازیە کە کەناڵێک بە بەردەوامی هەموو ئەو خواستانەی کەوا پەیوەندیان بە خاوەن پێداویستی و نابینا بە تایبەتی هەبوو بێت بەردەوام پشگیریمان لێ بکەن و ئەم ڕۆژ دەستخۆشیمانەیە بۆ ئەو بەرنامەی کە تایبەتان کردووە وە کاکە ڕاکۆش کە لێرەیە بەڕاستی یەکەم بیرۆکە کە دروست بوو کاکە ڕاکۆ بوو کە 96 ناو پەیوەندیم پێوەکە کە 96 ناو کەناڵەکان و ڕژان و یعنی نابینایەک 96 بیرمان لەوە کردەوە کە کاک زاید تەمەەن قسەم لەگەڵا کردوتی من مەدالایەکی ئاڵتونی هەیە ئەی بەخشم بە هەر نابینایە کە ئەگەر کۆنەبرینەوە شەژ لە کاتێکە ئەو تەسەوری وە مەسەلەن نابینەکان بەهۆی کێشەی بینینەوە ئەشێت ینی بە کوردەواریان بە پاڵ دەرچن نەگەوەی کە نەوە شەژیش بێنن بەس لە کاتێکە ئەگەر نابینە هەلی بۆ بڕەخسێ بلیمەتە داهێنەرە هەموو شتە جوانەکانی لێوەشێتەوە بەڵام زۆر جار ئێمە کە گلەی و گازەندەمان هەیە لە بەتابەتی لە وەزارەتی پەروەردە لە مای 26 ساڵە کە من تاکێکم لەوانەی بە بەردەوامی لە کەناڵەکانە لە ڕۆژنامەکانە لە گۆڤارەکانە داوام کردووە کەوا کەسێکی ئاسایی لە بواری خوێندنە کتێبەکانی پێ ئەدرێ کەسێکی نابیناش پێویستە ئەم کتێبانی بەدەنگ پێ بدرێ ئەنی شتێکی ئەمەدا قۆرز نییە بەڕاستی نابیناک ئەبێ بچێ خوشکەکەی دەنگی بۆ تۆمارکە خوازانە بە چ شێوازێک بە چ تۆنێک بە عوسمان ینی خوشکەکەی براکەی بچێ بۆ خوێندنگەکە وانەکانی بۆ تۆمار لە ماڵەوە کتێبەکەی بۆ خوێنێتەوە بەڵێ هەمی بچەر بچەر ئەجا یعنی کێشەی زۆرە بەڕاستی نابینایەک ئەگەر شەز بێنێ بەنەوە پێنجی کەسێکی ئاساییە چێ لەبەرێ ئەوەندە کێشە هەیە لە بواری تۆمارکردنی منهەجەکانە لە بواری هاتوچووە یعنی نابینایەک چۆنە ڕوا چۆنێتەوە ینی ئەمانە هەمووی کۆمەڵێ بربەستن لە بەردەم ئەو نابینایە کاتێک کۆنەمرێکی نەوشەشێنێ ئەبێ بڵێن ئەمە سەی تێپەڕانوە ئەم کۆنەمرەیە یعنی ئەو معاناتە هەر کەسێک خۆی نەچێتە نایڵێک ئەگەر ماڵێک ئەگەر کەسێک خۆی مناڵێکی نابینای نەبێت لە معاناتەکانی نابینا تێناگە بۆیە ئێمە هەرێکەمان یعنی کە حاڵەتێکی وایەتە بەردەممان هەمیشە بیرۆکە زۆر مهمە کە وابکە لە مرۆڤەکان ینی بڵین پێشکەوتنێک دروستکەین لە ناو بیرۆکەکانمانە هەنگاوی جوانترمان هەبێ بۆ ئەو بربەستانی کێتە بەردەما وی ئەمەش بیرمان لەوە کردووە کە لە کاکە ڕاکۆ دروست بوو کەوا مەراسیمێ بکەین و کەناڵەکان بانگێشکەین و بڵین ئەوە ئێمەین کە نابینین لەمە دووە وا سەیرمان مەکە نابیناکان گەرچی ئێمە لە مەدرسەکەی کاکە ئەحمەدی شێخ شاری شاران و شاری کاکە ئەحمەد و شاری ڕۆشنبیری ینی نابینان هەموو لەو حجرا قورئانی پیرۆزیان لەبەر کردەوە بەڵام ئەمە ناکاتەوەی کە کەسێک قورئانی پیرۆزی لەبەرکرد نابێت لە بواری خوێندنە ئەسپی خۆی تاوابەوە ئەمان ئێمە چەندینمان هەیە یانۆ 9 ساڵ هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە
کچێکە و لەگەڵ ئەوەشە تەفسیری هەموو قورآانی لەبەرە و هەموو ئاەتەکانی شەزانێ کە ژمارەکەی ئای تۆ ئاەتێکی بێ لە ژمارەکەی پێڵێ لە هەمان کاتیشە خوێندکارێکی زیرەکە کەواتە ئەوە ڕێگر نییە بۆیە بەڕاستی و ئاسانکارانی کرا بۆ نابینا کە بخوێنە کۆلێژانی کە وەرگن ئەمە هەموو جێ دەستخۆشیە ئەمان ئەتوانن لە چ کۆلێژێک درێژە بەخێندن بن ئەمان حەقوان حەزیان لە ئیلیزیە بە زۆری بەڵام لە یاسا لە کۆمەڵناسی کوردی عەربی ئیتر ئەوانەی کە زمانن بە تایبەتی ئەوش پێویست بە بڵێن ئەو نەمرەی کە ئیهێنێ ئەوش پەیوەندی هەیە بۆ کۆلێژە چکە ئیلیزی نابینای وەرناگرت بەسیسە خۆشببختانە زۆرینە حەزیان لە ئیلیزی و زمانی ئیلیزی تاواکەن بەڵام کە تەواوی شەکەن هەمیسان کێشە بۆ ئێمە دروستە بێتەوە مەسەنەن لە بواری دامەزراندنە هەلی کار زۆر مهمە بە نابینە ینی کاکە ڕاکۆ ئێستا داوای ژنمالەیەەکە ئەو بای خۆی گوێی لێ نەبێ ئێستا کە کۆلێژ تاواکجا هێتە سەر پرۆسی هاوسەرگیری کێتە سەر پرۆسی هاوسەرگیری باشە ئەم کوڕا کچێکی بەدڵە کچەکە ئەمی بەدڵە هیچ کێشەیەکمانەیە ئەچینە بابەتە کۆمەڵاتەکانەوە بەڵام ماڵەکە پرسن ئەڵێ ئەم کوڕە ئیشی چییە؟ بۆ ساخێکی شەڕڵی ئیشی چییە؟ بۆ هەمومان هەروایە ئەی کەسێک کە بڵێن ئیش و بێکارە ئەڵێ کاکی جانجا تۆ خۆت تەوقێک و تەوقێکی تریشی بینێ دوانێ ئەمە ساختە بێژانێ لەبەرەوە من زۆر سەیرم لێ کە وەزارەتەیە کە حکوومەتەیە بیر لەوە نکاتەوە نابینایە خاوەن پێداویستەیە کەسێک لەسەر عەرەبانە توانە و بەهرەیەک و بلیمەتێکی تیا بێت تۆ ئەوەندە ئاسانکاری بۆ نەکەی کە دامەزراندنی بۆ بکەیت لە هەموو هەرێمی کوردستانە یعنی پەنجا نابینامان نییە کە زانکۆیان تاو کرد بێ و پێویستیان بە دامەزراندن بێ یعنی ئەمە کەی ڕێژەیە کە ئەوەندە قرس بێ ئەگە ساڵانە دا خوێندکاری نابینا تەخەڕوجکە یعنی دە نابینا چیەکە دایم بمەزرێنی ئەسڵەن یعنی بیرۆکەی وانە بۆ خزمەتی ئەمانە ڕێژە هەیە بەس ئیش بە یاسا و بە ڕێژە و بەشتانە ئەک بۆی ئێمە بەڕاستی دوێنێش کە ئەو بەخشێنی مەدالیە ئاڵتونیا کە نابینەکانمان کۆ کردەوە ئەوانەی کەوا تەخەڕوجیان کردووە لە زانکۆ ئەوانەی کەوا ئێستا لە ناو زانکۆ و عەشرە ئەوایلن هەموو ئەمانە 25 نابینا بوون کە هاتوون ئێمە ئەمانەیە لە کەناڵەکانی بەڕێستان و هەموو ئەوانەی کەوا لامان بوون هەموو میوانە ئازیزانی کە هاتوون بیسەنمێن ئەمە نابینایانە ئەمە پۆلێک نابینای جوانە کە ئەتوانن کۆلێژ ببڕن کە ئەتوانن نەمرەی باش بەدەستبێنن کە ئەتوانن لە داهاتووە خزمەتی خێزان و کۆمەڵگا و شارەکەیان بکەن و هەرێمەکەیان بکەن ئەمە ئەوانە نین کە ئەرگن بن بەسەر کۆمەلگاوە ئەمە ئەوانە نین کە ئێمە خەفەتیان لێ بخۆین لەگەڵ ئەوەی کە زانکۆیەکی تاو کردو بەڵام هیچی پێ ناکرێت بەڕاستی هەر نابینە هەلی بۆ بڕەخسێنە داهێنەرێکە بلیمەتێکە مەحاڵەکە بەحاڵ هەر نابینە کار ئاسانی بۆ بکە بەڕاستی شتی وا جوان پێشکەش ئەکا کە لە تەسەوری هیچمانە نەبێت ینی ئێمە ومێدمان وایە لە داهاتووە بەرنامەی ئەم وڵاتە بە شێوەیە بگۆڕێ یەکی لە نابینەکانمان سەرۆکی هەرێمی ئەم وڵاتە بێ جا ئەو کاتە بۆتان دەرەکەوێ خەڵکینە ئەی ئەوانی گوێتان لێمانە سەرۆکی هەرێمێک کە نابینا بێ جاکاری ناکە لە ناو چینەکانە بۆ چونکە بە یەک چاویش سەیری ناکە بەبێت چاوسەیری ئەو خەڵکاکە چونکە کاتیانم بە یەک چاوێت چاوێک بوون و قێنی خۆت بە خەڵەتێنی هەڵە بە یەک چاوسەیری میلەتەکەکە ئەمان بەبێت چاوسەیری خەڵکەکەن لەبەر ئەوەی کە لە دڵیانەوە چاوێک هەیە ئەو چاوە هەموو جوانەکانە بینێ هەموو ئەو شتانە بینێکەوە جیاکاری دروست نەکە سەری ئەو شێوانە ناکەین ڕەشپێسێک و سپی پێسێک لە ئێمە یەک جێ ڕێزی هەیە کە ئەمە لە چاوی چاوساقەکانە جیاوازە خوای گەورە فەرقی ئینسانەکان ڕەش و سپی ناکات تەنها بە تەقوا نەبێ ئێمەی نابیناش ڕەش و سپی لامان وەکو یەکە جوان و ناشرین لە شێواز زۆر قسارەکان لامان یەکە کاتی چاوساقەکان جوانێکە بینن لەگەڵ ناشرینێکە نەزەرتان لە مێشکی خۆتانە لە دڵتانە جیاوازە ئەگەر بە زمانیش دەری نەبڕن بۆی ئێمەی نابیناین کە ئەو جاکاریانە ناکەین ئێمە نابیناین ئەگەر لەناو پۆستێکا بین بەبێ جیاوازی خزمەتەکەین ئێمە نابینا ئەتوانین زۆر مەحاڵ بکەین بە حاڵ و زۆر شتی جوان لە داهاتوە ئەنجام بین و ئەم مەراسیمانش کە ئێمە یکن لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ مەبەستمانەکە بیسەلمێنین بەڕاستی نابینان شایستەی هەموو شتێکی جوان دەستخۆشمان لە مەراسیمەکەشا کە دیمەنەکان لەسەر شاشا بینرێت خاتونێک کە بینم دانیشتۆوە بە برایل و ئامێریکی بەدەسێ دوای پێم خۆشە باسێکەوە چکۆم بزانم داهێنانی تازەش ئێستا هەیە لە بواری چاپی برایل و دەنگی کوردیە ئەگەر دوای بۆمان باسکەی کاکە ڕاکۆ دێم وەلای تۆ مامۆستا باسیەوەی کروتی یاسا زمانەوانیەکان بۆ نمونە کوردی عەرەبی ئینگلیزی زۆر ڕێگان نادا ئێستا خۆشبەختانە ڕێگایەن تۆ بە نیازی شوێیت ئەنیە بەم کۆنمرەی 96ەوە هەستەکەی کۆ وەرتەگری یان چی لە دڵی توایە حەزەکی بیبی بە چی لە ئایندەیە لە چی بوارێکە خزمەت بکەی بەڵێ طبعا بە یەکشت لێرە
یعنی با ئەوە بێ من سپاس بخوا کۆلژی زمانی ئینگلیزیشم تاوا کردووە تاو کرشکۆ ئەم یەکەم کەس بوو کە مەدالای یەکەم ئاڵتونی کەس وەکرد. بوو. ئاواتە 96ەکان ساڵ نییە بەڵێ ئەم ساڵ 80 ساڵی ئەو یادێ ئەمە کورسان نیوز سەرکەوتوەکان ناڵێ سەبەتەمە دای هەسەرگیریەکە زێتە خۆشبەختانە کورسان نیوزێکی بوو لەو کەناڵانەی هەر پێشتر یعنی ئەو کاتە ئێستا هاتن مامۆستای بەڵام کاکە مەبەست ڕاستە. لێرە بزەبت مەبەست لێرە چییە بە خۆشحاڵیەوە ئێمە یعنی ڕۆڵی مامۆستا عوسمان و ڕێکخراوی ڕۆشنایی دڵچی بووە لێرەیە ڕۆڵی ئەوانەوە بووە کە ئەم کۆنمرینە و شەشەی کە من هێناومە وایان کردووە کە دەنگەکە بگا وایان کردووە کە هانی کەسانی نابینایتر بدرێ ڕاستە طبعا بە هەر بەهۆی ئەوەوە کە دەنگی ئێمە گەیشت حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو ساڵە حسابی با بڵێن ئەو بەو شێوەیە کۆنمرەکەی منیان هەژمار نەکرد کە یەکێ بم لە یەکێ لە یەکەمەکانی هەرێم بەڵام بە خۆشحاڵیەوە پاش هەوڵ و ماندووبوونەکانی مامۆستا عوسمان پاش ئەوەی کە ئەم کەسە دڵسۆزانە هاتنە سەرخەت بە خۆشحاڵیەوە من بانکرام بۆ هەولێر و یەکێ بووم لەوانەی کە هەر لە پاڵ یەکەمەکانی هەرێما خەڵات کرام و ئێستا بە خۆشحاڵیەوە بەشی زمانی ئینگلیزیم تاواو کردووە پێما بێ وتاریشت دەبوو لەوێ قسەت کرد تۆ بێ ئەوەی کەماکەکەی بەدەسەوە بوو سەرۆکی هەرێم پێشوازی لەکە ئێستا نەنا ئێستا ئەم لە مەراسیمی دوێنێشا تۆ جەنابەت قسەت کرد بە خۆشحاڵیەوە چی دوو لەو دارەکەی ویست چ پەیامێ بگاتە نابیناکانی تر یان پەیامەکەی تۆ بە چاوساغەکان یەکشت هەبوو کاک ئاری ئەم شتەی کە ئێمە کردمان وای کرد ئەو فکرەیە لە مێشکی هەندێک کەسان نەهێڵین کە پێیان وا بوو نابینا بۆ نمونە ئەگەر بە زۆریش پەنجا بێنێ دەی وای لێ بکەی هەرچۆنە بێ لە شوێنێکە جێیکەیتەوە و یعنی بە چاوێکی زۆر بەزەییەوە تەماشایکەیت و دوایش هەر لە ماڵەوە دابنیشێ دوای زانکۆ ئەگەر زانکۆش تاوکە بێگومان من ئێمە دوێنێ جەختمان لەوە کردەوە کە ئەو جیلانەی تر کە بەتەمان بێن ئەم نابینانەی تر کە بەتەمان ئێستا ئامادەی تەواوکەن بەتەمان بێنە زانکۆ نەک با بڵین چاو لە ئێمە بکەن بەڵام هەوڵ بن کە لە ئێمەش باشتر بن بێگومان هەوڵ بن کە کارێک بکەن لە زانکۆکەیانە من کاک ئاریەتوانم باسی ئەوت بۆ بکەم ئەگەر من باسی ئامادەی بکەم کە چەندێک ئاڵنگاری و چاڵنج ڕوبەڕوون بۆتەوە لە زانکۆ دوو ئەوانە بووە بەڵام چونکە بەشەکەی من خەونی من بوو من طبعا بێگومان بۆ کۆنمرەوە لە یاسا وەرگیرام کۆنمرێکی زۆر بەرز بوو چونکە یەکەمی هەرێم 90 بوو ئەو ساڵە من نمرێک لە خوارەوە بووم بێگومان دوایەوە یاساشم خوێن بەڵام هاتمەوە ئینگلیزی دوای مدەیەک دام بەزانەوە چونکە زۆر حەزم کرد شوێنی خەونەکەی خۆم بکەوم سپاس بەڵام بەڕاستی ئاڵنگاری زۆر بوو یعنی توانم بڵێم وی کە لە زانکۆ ڕوبەڕووی نابینا ئەبێتەوە لە قوتابخانەکانە هەر زۆر کەمترە چونکە لە قوتابخانەکانە ئەگەر منهەجی بۆ تۆمار بکەی ئەمە ئەتوانم بڵێم لەسانەوە تو 9.9 کێشەکان تەواوە بێ بەڵام لە زانکۆ بەڕاستیەوە زۆر قورسە چونکە لە زانکۆ مامۆستاکان بێگومان پرۆفیسۆرەکان دکتۆرە بەڕێزەکان ئەو منهەجانە دیاریەکەن ئەو بابەتانە دیاریەکەن تۆ ناتوانی زۆر بابەت هەیە نییە بەڕاستی زۆر بابەت هەیە ئەو ئامێرە پێشکەوتوانە ئێمە لە بەردەستمانە نایخوێنێتەوە PDF-ەکەی باش نییە بۆیە من جاری وا هەبووە کە سپاس بخوا لە زانکۆشا کۆنمرێکی زۆر باشم هەبووە شەوی ئیمتیحان بەڕاستی بابەتەکان کەوتۆتە بەردەستم ئەو شەوەی کە بۆ بەیانی ئیمتیحانە تاقیکردنەوەیە ئەو شەوە بابەتەکان کەوتۆتە بەردەستم کە زۆر بێگومان لە زمان و ئەدەبی ئینگلیزیشا بابەتەکان دوور و درێژە بابەتەکان زۆر یعنی شایانی گفتوگۆ و مناقەشەکردن و کۆشی زۆرەوێ بۆ ئێمە دوێنێ زۆر جەختمان لەوە کردەوە کە ئەو نابینا بەڕێزانەی کە دوای ئێمەیەن کە ئێستا خەریکن لە بابەتی خوێندنان بە خۆشحاڵیەوە ئەم خەڵاتی زێڕینە هەیە کە ڕێکخراوی ڕۆشنایی دڵدابینی کردووە ئەمە هاندانێکە بوو ئەوان کە بیر لەوە بکەنەوە با ئێمەژێکی بیلنەوە نابینانی ناومان تۆمار بکرێ با ئێمەژێکی بیلنەوە نابینانەی کە ئەو خەڵاتی ئاڵتونیە وەربگرین با ئێمەش ئەو شانازیەمان پێ ببڕێ کە بڵین یەکێ بووین لەو نابینانەی لەو ساڵەیە لە ساڵی فڵانە لە دوای ئەو نابینا بەڕێزانەوە ئێمە کۆنمرەی زیاترمان هێنا ئێمە توانیمان ئەو خەڵاتە وەربگرین زۆر ڕاستە دەستە خۆش بە کاک ڕاکۆ بێگومان دواترینەوە لای بەڕێزت ئەمەوێ قسەممان لەسەر دۆزینەوەی هەلی کار و ئەو بابەتانە بۆ بکەی بەس دواتر بە بێمە لای مامۆستا عوسمان داهێنانێکی نوێ هەیە ئەم ئامێرە نوێی کە وابزانام چاپی برایل و دەنگی کوردیە ئەمە چێم ئامێرە تا چەند یارمەتی خوێندکاری نابینایە بۆی کە سەرکەوتوو بێ لە قۆناغەکانی خوێندنە بەڵێ ئێمە تەمەەن هەمیشە بیرمان لەوە کردوێتەوە کە دەنگ بۆ نابینایان کاریگەریکی زۆری هەیە بۆیە کتێبە دەنگیەکان باشترین هاوڕێی ئێمەن نابینەکان زۆربەی کاتەکانیان بۆ دوورکەوتن لە گۆشەگیری گوێ لە کتێبە دەنگیەکانەگرن و ئێمە ڕۆژێکیشمان هەیە بۆ کتێبە دەنگیەکان بەڵام کاتێک کە ئێمە بیرمان کردەوە تازەترین ئامێر دروستکەین ئامێری
گۆچانی زیرەک بوو بەدەنگ دواتر بیرمان کردووە کاژمێری دەنگی هەموو کاتژمێرەکانی سەرانسەری دنیا بۆ زمانەکان هەیە تەنها دەنگی کوردی نەبوو بۆ ئێمە خۆشبەختانە لە شاری سلێمانی لە ڕێگای بەڕێز کاک مەریوانی حاج جەمال کە ئەو پیاوە زۆر هاوکارە لەگەڵ ئێمە بەڕاستی ڕۆڵی چاوە بینێ بۆ ئێمە چەندە شانازی بۆ پیاوە جوانانی ئەم شارەوە بکەین هێشتاکەمە چونکە کۆمەڵە پیاوێکی جوان لە شاری سلێمانیە سەربازی ونن هەمیشە لە پشت هەنگاوەکانی ئێمەوان و ئێمەش هەمیشە بیرمان لەوە کردوێتەوە کەوە لە ڕێی داهێنانەکانەوە کۆمەڵێ شت و خواست هەیە بۆ نابینان ئەنجامی بین و کاکە مەریوانی ژێکێ بوو لەو کەسایەتیانەی کە پشتگیری لێ کردی و ئێمە یەکەم کاژمێری دەنگی کوردیمان دروست کرد بە دەنگی کوردی کە ساڵنامە و پلەی گەرمی و هەموو ئەو شتانەی کەوا پێویست بلێنە ئەم کاتژمێرە هەیە و ئێستا ئەم ڕۆژنابینان پەیوەندیەکەن هەر داوای ئەم کاتژمێرە ئەکەن بۆ لەبەرەی دەنگی لەسرە و لەگەڵ ئەوەشە دواتر چەندین داهێنانی ترمان کرد و ئەم تازەترین داهێنانمان کە ئەم ئامێرەی بڕایلەیە کە بە دەنگیش کاتێک بە بڕایل پیتێکە نووسی بەدەنگ پێتەکەش پێ ئەڵێ ئەمە لە دوو کاتە تۆ بڵێ لێ کاتە دوو ئەنجامت پێ ئەدا کە دڵنیابی لە نووسینەکەت کاتێک تۆ بە پەنجەکانت پیتێکە نووسی پ ئەو یەکسەر بە دەنگیش پێتەڵە پ کاتە تۆ دڵنیایی لەوەی کە پیتەکە بە هەڵە نەنووسیوە ئەگەر لە کاتێکشا سەرقاڵی شتێکی تر بووبی ئەم ئامێرە جگە لەوەی خزمەتێکی باش بە نابینا ئەکا و ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە کاتە ئامێرە دروستەکەین توانی تەنها ئامێرە دوانسییان دروستکەین ئەمە ئەگەر ئێمە پشگیری بکەین مامەسا عوسمان چەند نابینامان هەیە لە سلێمانیە وام ئامێرە ئەتوانرێت فەرەهان بکرێت بۆ هەمووی ئەوەندە قورسە ئەگەر هەموو نابینایەک دانەیەک لەو ئامێری دەست بکەوێ بەڕاستی 7,000 نابینا و کەمبینا لە سەرانسەری هەرێمی کوردستانەوە هەیە بە کەرکووکیشەوە وڵانێ لە سنووری سلێمانیا 2,000 نابینایەکە بێ بەڵام ئەوانەی کەوە لە بواری خوێندنە و پێویستیان بەم جۆرە ئامێرانە هەبێ بڵێن بە سەدان نابینامان هەیە کەوە هەمیشە لە بواری خوێندن و ئامادەی و زانکۆکانە یا تاویان کردووە یا بەردەوامن بۆیە ئەم ئامێرە ئەگەر بێت و هەر نابینادی پرسی حەزەکە لە ماڵەوە هەی بێ بۆ ئەوەی بینی لە پنجەکانەوە خۆی بەدەستی خۆی شتەکان بنووسێ خۆی بەدەستی خۆشی شتەکان بخوێنێتەوە ئەمە خۆشترین شتە بۆ نابینە ینی زۆر نابینە کە خولیای بڕایلانەیە لە ماڵۆ کتێبخانەیەکی بڕایلان هەیە هەموو شتەکانی خوانە نووسنەوە بەڕاستی بۆیە ئامێرێکی ئاوا ئەگەر تابعەیەک بێنی $1,000 کە دروست دەکرێت تابعەیەکی ئاسایی کە وڵاتێک دروستێکە بەڵام ئێمە بە $550 بە $500 ئەم ئامێرەمان دروست کردووە لە کاتێکە ئامێرەکە چاپیش بووە و دەنگیشی لەسرە یعنی چەندین ماسەفاتی تریتە ئەگەر کەسی هەردوو دەستی نەبێ ئێمە ئەم داهێنەری ئێمە کاک سەروەربیری لەوە کردێتەوە ئەوەی هەردوو دەستیشی نەبێ بتوانێت لە ڕێی ڕێگەیەکی ترەوە ینی لە ڕێی دەنگیەوە یا لە ڕێگەیەکی ترەوە بتوانێت ئەویش ئەم بەم چاپە بنووسێ کەواتە ئێمە کاتێککە داهێنانەکەین ئێمە نابینامانی هەردوو چاوینیە هەردوو دەستینیە بۆی ئەویش بێ باش نەبێ ئەم داهێنەری ئەمە بیری لە توانەکانی ئەویش کردوێتەوە چکە ئەشێت کەسی هەردوو چاوی نەبێ و هەردووی دەستی نەبێ بەڵام زۆر بلیمەت و بەتواناتر بێ کە لە کەسێکە تەنها لەوانێ دوو چاوی نەبێ ئێمە هەمیشە ئەبێ هەوڵ بین و تێبکۆشین و نەوەستین هەنگاوەکانمان بەردەوام بێ ئەگەر چەندێ ڕەخنە و قسەشمان پلاریشمان تێگیرێ کە بەردەوام تووشی ڕخنە و باتی شەبینێ وەکو چۆن پیرەمەرد دەڵێ کە من هەڵام کرد مەیکە بەشایی تۆش هەڵا ئەەکەی ئێسانا دوایی کە من چاکەم کرد خەڵکی جوێنیدا ئەو سابزانە کە تۆی مردی خوا ئەو کاتانەی کەوا ڕخنە لێ ئەگیرێت تۆ ئیش ئەەکەی بۆیە خەڵکی ڕخنە لێ ئەگرن بەڕاستی ئێمە هەمیشە ئەبێ هەوڵ و تێکۆشانەکانمان ئەوە بێ کە بەرنامەی جوانمان هەبێ و نابینایان چین و توێژێ بن لە ناو کۆمەڵگا چەندێک خۆشەویستن ئەوەندەی تر خۆشەویستریان کەین بە تواناکانیان بە لێ هاتووەکانیان زۆر ڕاستە دەستان خۆش بە کاکە ڕاکۆبا ئێستا و پرسیارەت لێ بکەم دۆزینەوەی هەلی کار لە دوای ئەوەی کە تۆ زانکۆت تەواو کردووە کۆلێژی دڵخوازی خۆتت تەواو کردووە دۆزینەوەی هەلی کار بۆ جەنابتان چۆنایی بۆ هەلی کارت دۆزیوەتەوە هیچ شوێنێک پێی بۆی کە بچیت کاری تیا بکەیت بەڵێ بەڕاستی توانم بڵێم ئەمەیەکێکە لەو بابەتانی کە زۆر گرنگە سەبارەت بە کەسانی نابینە یعنی یەکێکە لە گرنگترین بابەتەکان ئەزانی خاتون بەڕاستی لێرەیە لەم وڵاتە 150,000 کە موچەی هەموو خاوەن پێداویستی تایبەتەکان و بە نابیناکانیشەوە یعنی بەڕاستی پارێک نییە بە تایبەتیش لە وەزعی ئێستا هەرێمی کوردستانە کە بە چەند مانگجارێک بۆ نمونەجاری وایە بە 7 ڕۆژجارێک چەند ڕۆژجارێک ئەم موچەیە دوا ئەکەوێ
کەسێکی نابینا ناتوانێت بەڕاستی پێداویستەکانی ژیانی خۆی وەکو تاکێک بەتەواوەتی بەجێ بگەێنێ. ئەنجاوەرە ئەگەر کەسێک خێزان و منداڵ و ئەمانەی هەبێ. تەمان یەکێک لەو شتانەی کە تۆ زۆر هانەیە بۆی کە لە خوێندنەکە تا بەردەوامبی هەلی کارە. من بە خۆشحاڵیەوە کە لە ساڵی 2019 یەکێک بووم لەوانەی کە یەکێک بووم لە یەکەمەکانی هەرێم بێگومان خەونی زۆرمان هەبوو کاتێک کە چووینە زانکۆ. ئێستا سپاس بۆخوا یعنی هەرگیز ناومێد نابی ئەگەر تا ئەم دەقەیەش و دواتریش هەلی کار نەبێ. بەڵام بەڕاستی بەداخەوە لە کوردستانە هەلی کار زۆر کەمە. من خەریکی چیت ئێستا سپاس بۆخوا ئەوەی کە من یکەم سپاس بۆخوا خەریکی وەکو فریلانسەر ئیژەکەم بۆ یەکێک لە کۆمپانیاکانی کە لە شاری سلێمانیا ئیژەکە سپاس بۆخوا دوای چەند ساڵێک یعنی هەرچەنە ئیشێکی دایمی نییە بەڵام کەم ئەو هەلم پێدراوە سپاس بۆخوا لە ڕێکخراوەکەی خۆمان لە ڕۆشنایی دڵوەک و ڕاهێنەری بواری زمانەوانی ئیشەکەم و یارمەتی خوێندکارانەیە یارمەتی و کەسانایم کە ئەیانەوێت فێری زمانی ئینگلیزی بن بەڵام بەڕاستی زۆر گرنگە کە کەرتی تایبەت ئەزانی کاک ئاری بەڕاستی ئێستا لە کەرتی تایبەتە لە کۆمپانیا و شەریکاتەکانە لەو شوێنانەیە کە پێویستیان بە وەرگێڕە بە ئینتەرپریتەرە بە هەر جۆرە کەسێکە کە لە بەس بوارەکەی من کە زمانی ئینگلیزی هەر بوارێکی تر بەڕاستی ئەبێ ئەو هەلە بڕەخسێنن بۆ کەسانی نابینا. یعنی شوێنێک کە تۆ بووی بە پێشەنگ کە تۆ ڕێگەدا نابینا کارمەندێکی نابینا لە کەناڵەکە تا لە شوێنەکە تا لە شەریکەکە تا ئیشکە ئەمە زۆر گرنگە هەر بۆ شەریکەکەی خۆت بۆ شوێنەکەی خۆت یعنی وەکو ناوێک ئەمێنێتەوە کە تۆ سیقەی بیتێ. من یعنی بەڕاستی زۆر کات چوومەتە زۆر شوێن یعنی زۆر کاتە قسەم کردووە و تو بە خۆزگە من لە تێستەکەیە لە ئینتەرویوەکەیە خراپ بوو بم بۆی کە بڵێم ئەمە یعنی بەهۆی خۆمەوە بووە کە ئەم کارم نەدراوەتێ بەس ناوانە بۆ بڕواتان بێ یعنی زۆریان بەدڵ بووە. من خۆم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بە خۆشحاڵیەوە چەندین جار سیمینارم پێشکەش کردووە بە زمانی ئینگلیزی ئەوان کە وانەیەکیان هەیە سەبارەت بە کەسانی کە مەندام disability studies یعنی یەکێک لە مامۆستا بەڕێزەکانی ئەوەیە کە خۆی ئەمریکیە سپاس بۆخوا خۆی کە منی بینیەوە پێی وتم یعنی تۆ ئینگلیزیەکەت زۆر باشە بۆچی چانەڵێک دانانەی بۆ شوێنێک دانانەی بۆ فێربوونی ئینگلیزی یعنی لە تێستا لە هەموو شتێکا سپاس بۆخوا نەک من نابینەکانی تریش یعنی ئاگام لێیانە ئەنجامێکی زۆر باشیان هەبووە کە ئیختیباریان کردوون بۆ ئەو کارە بەڵام بەداخەوە ئەو شوێنە نایەوێ ئەو جێگەی تێڕوانینەکەیە تواناکە هەیە بەڵام تێڕوانینەکە ئەدە بگۆڕدرەوەی کە تۆ باسی یعنی نایەوێ بڕوا بە کەسێکی نابینا بکە کە لە شوێنەکەی خۆیان وەری بگرێت کە ئەو شوێنە پڕکاتەوە بۆی کە کارمەندێکی چاوساغ بۆی پڕکاتەوە کە من دڵنیام ئەگەر هەر شوێنێک بیەوێ کە متمانە بە کەسێکی نابینا زۆر زیاتر چونکە ئەو کەسە قەدری ئیشەکەی هێزارێ ئەو کەس هەردووتان پامی کۆتایی خۆتان شتێکمان بە باسمان نەکرد بێ کاکە ڕاکوجە بەڵێ یان داواکارێک لێرەوە بۆی بگاتە جێی خۆی. وەڵایی دووبارە زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم لە ڕێگەی ئەم مایکە جوانە و لە ڕێگەی کەناڵی کورساتەوە ئەمە یەک شت بگەێنم کە لە هەرێمی کوردستانە زۆر ناخۆشە یەک گلەی هەیە ئەمە بیگەێنم ئەویشەوەیە لە هەرێمی کوردستانە وەکو یعنی کە با بڵین کەسێکی نابینا تەنانەت ناتوانە کارتێکی بانقی دابنێ لەبەرەوەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە فیس آیدی با بڵین فیسکامی چاوی کەسی نابینا ناخوێنێتەوە. بڕواکەی کاگاری من تا ئێستا تەنانەت فۆرمی ئەمەی با بڵین کە پێڵێن فۆرمی باعی وا بزانم تەنانەت ئەوم بۆ نایەتەوە کە نێراوە بۆ بەغا کە ئەمە زۆر قورسە بۆی کە دەموچاوی من با بڵین بخوێنێتەوە وەکو کەسێکی نابینا. بۆیە یعنی تەنانەت بۆچی کەسێکی نابینا مافی ئەوی نەبێت کە کارتێکی بانقی هەبێت کە شتێکی زۆر یعنی سادە و زۆر گرنگیشە بەڕاستی لە وڵاتەیە. بۆیە بەڕاستی ئەمانە ئەبێ ئیشی لەسەر بکرێ. من زۆر حەزەکەم لە کەناڵی کورساتەوە ئەو لایەنانەی کە معنین بەو بابەتانە وردە هەوڵ بن کەسانی نابیناش بخەنە ناو ئەو بابەتانەوە ناو هەلی کارەوە ناو ئەوەی کە مافیەوەی هەبێ کە ئەوی ژۆک و هەر کەسێکی تری ئاسایی مامەڵەکانی خۆی بەجێ بگەێنێ لە دەوایرەکانە. هیوادارین بگات پەیامەکەت کاکەڕاکۆ دەستە خۆش بێ مامۆستا عوسمان ئەگەر تۆش زۆر سپاسانەکەم بەڕاستی من پامێکم هەیە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بەڕێز کاک ژیلوان بەڕێوەبەری گشتی و گەشەپێدانی کۆمەڵاتی و کاکی من کە جێگریەتی ئەم پەیامەی پێ بگا کە ئێمە ماوەی ساڵێکە لە هەوڵێن لە کەربەلاوە کە لە ڕێی عەتەبەی حوسێنیەوە مەحەدێکی نابینایی ئەهلی بکەینەوە
و ئەمما حەدا هەموو شتێکی کۆتایی هاتووە تەنها جێگەیەکمان پێویستە لە شاری سلێمانی کە ئەم نابینانی دابڕاون لە خوێندن کە ئێمە 1 ساڵ کار لەسەر ئەواکەین جارێک تر بخرێنەوە بەر خوێندن و خۆشببختانە تا ئێستا 20 مۆزەفەر گیراوە کە هەموو تێچوویەکی ئەم پەیمانگایە لە کارمەندەوە لە مامۆساوە هەموو ئەوشتانی کە دانراون هەمی لەسەر ئەم شوێنەیە تەنها شوێنێکان پێویستە ئێمە داوا لە کاکژیلوانەکەین کە شوێنێک دابین کە بۆ ئەم کەسانە کە کاکە ڕاکۆژێکێکە لەوانەیە و مامۆستا وەرگیراوە لەوێ ئەمە هەلێکی کارە بۆ 6 نابینا کە لەوێ وەرگیراون لەگەڵ چەند کەسانێکی تر کە ناسیا و دۆستی نابینان لەنا ئەم پەیمانگایەوە و هەلێکی کار بەڕاستی خۆشیان ئێمە وەکو پەیمانگایەکە هەلی کار بۆ 20 کەس بڕاخسێن بۆ 25 کەس بڕاخسێنی و دواتر حەزانە و باخچەی ساوانەکەنەوە دواتری سنتەری ئۆتیزمەکەنەوە کە ئەمە هەمووی خۆتان نەزانن خزمەتێکی باش بە شاری سلێمانیە کرد ئەوان لە هەرێمی کوردستان شاری سلێمانیا هەڵبژاردووە ئێمەژە بێ ئاسانکار بین بۆیان کە توێچوو هەموو ئەو شتانەی کەوا پێویست بێ بۆ پەیمانگای هەمووی ئەوانێکن بە جوانترین و بە پێشکەوترین شێواز یانی و ئاوێرانی کە پێویستن بۆیە جارێکی تر داڵین کاکژیلوان کار بکە لەسەر ئەوەی کە ئەو نووسراوانە کە یەتە خزمەتە بۆ ئەوەی ئەو شوێنە بۆ ئەو پەیمانگایە دابینکەی تا ئەم نابینانش دڵخۆش بن کە بم بە خاوەنی هەلی کاری خوان وەکو مامۆستایەک لە شوێنە دەرس بڵێنەوە و هەموو ئەو نابینانشی کە دابڕاون لە خوێندن جارێکی دربیان خێنەوە بەر خوێندن کە ئەمە گەورەترین خزمەتە بە شاری سلێمانی و بە نابینان بۆیە ئەو پەیامە ئیشاڵڵا جێ بگرێ و کاکێ من و کاکەژیلوان زۆر زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان مامۆستا عوسمان مستەفا سەرۆکی ڕێخای ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان وارووا کاکە ڕاکۆ ئەحمەد خوێنکار و خوێنکار لە خوێنکار تێپەڕی و تاو مامۆستا لەبەری لە خۆشەویستان ئێمەش